لا شارەوە بینەر و بیسەری ڕوودا و ئەم کاتتان باش ئەمە دوایین دیبەیتی شاری سلێمانی دەبێت کە کاندیدەکان هەریەکان نوێنەرایەتی حزبێک دەکا قسەی خۆیانی تیا دەکەن ئیدی هێندەی نەماوە لە هەڵبژاردندا دوجار خەڵکی هەرێمی کوردستان بڕیار دەدەن کێ نوێنەریان دەبێت کێ جەنگاوەری سیاسی دەبێت لە بەغدا شەڕی سندنی ئەو مافانە دەکا کە لەلایەن حکوومەتی عێراقەوە هەتا ئێستا یا زەوت کراون یان نەدراون یان هەندێک هۆکاری بابەتی هەن هەتا ئێستا وەک خۆیان ماونەتەوە. لە دیبەیتی ئەمڕۆ بەهرۆس عەلی کاندیدی ژمارە 8 لە لیستی 142 بزوتنەوەی گۆڕان قسەکەری سەرەکی دەبێت دکتۆر ڕێبین سەلام محەممەد کاندیدی ژمارە 20 لە لیستی 184 پارتی دکتۆر فاتح سەنگاوی کاندیدی ژمارە 4 لە لیستی 175 یەکگرتووی ئیسلامی کوردستان هەروەها دکتۆر ئەحمەد حەمەغەریب شۆڤەکاری سیاسی میوانی ئێمن. سوپاس بۆ بەشداریتان لەگەڵ ئۆدیەنسیش بێگومان قسەی خۆیان دەبێت باشە ئەگەر سەرنجێکی کورد لە هێڵە سەرەکیەکانی کارنامەی زوتنەوەی گۆڕان بدەن. لەسەر کارنامەی گۆڕان نووسراوە دەستور و هاوڵاتی بوونی یەکسان زامنن بۆ پێکەوەژە گۆڕان تەکەس دەکات لەسەر پتەوکردنی پرەنسیپەکانی سیستمی فیدرالی چەسپاندنی تەوافقی هاوسەنگی و شەراکەتی ڕاستەقینە. زوتنەوەی گۆڕان داوای جێبەجێکردنی مادەی 140 دەکا ئەو کات بەڕێوەبردننی هاوبەش لە نێوان بەغدا و هەولێردا بە ڕێگاچارەی گونجاو دەزانێت تاوەکو مادەی 140 جێبەجێ بکرێت. خاڵێکی دیکەی کارنامەکە بە دامەزراوەییکردنی هێزەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالیە. کارنامەی گۆڕان کار دەکات بۆ دەرکردنی یاسای نەوت و غاز و سەرچاوە سروشتەکان. زوتنەوەی گۆڕان دەیەوێت نەوتی هەرێمی کوردستان لەدەست کوردستان خۆیدان نەبێت حکوومەتی کورد نەیفرۆشێت کۆمپانیای سۆمۆ بیفرۆشێت کە کۆمپانیایەکی عێراقیە. گۆڕان لە کارنامەکەیدا داوای گێڕانەوەی ئەو پارانە دەکات کە بە نایاسایی براونەتە دەرەوەی عێراق ئەو کات کار بۆ ئەنجامدانی سەرژمێری گشتی دەکات. گۆڕان هەوڵ دەدا بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی ئەنفال کیمیا باران و ئەوانەی شەڕی داعش. ئەمە کارنامەی بزوتنەوەی گۆڕان بوو لە هێڵە سەرەکیەکان. ئێستا دەمەوێت بپرسم لەو خاڵەوە مەبەستمە دەست پێ بکەم کە دەڵێن نەوتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەدانین حکوومەتی کوردستان تەسەڕوفی پێوە بکە بۆچی گۆڕان موسرە لەوەی کۆمپانیای سۆمۆ بیفرۆشێ کە کۆمپانیایەکی عێراقیە و هیچ پەیوەندی بە کوردستانەوە نییە. بەڵێ لە هەموو دا و دەوڵەتانی کە پێشکەوتن کە نەوتیان تایە کە چۆن معالەجەی بەرهێنانی نەوتیان کردووە زیاتر یەک کۆمپانیایان دوو کۆمپانیا یان ئەو کۆمپانیای بیانیە بە هاوبەشی لەگەڵ کۆمپانیایەکی نیشتیمانی ئەو وڵاتە کار لەوە بەرهێنانی نەوتەکەین. بەڵام ئەگەر ئێمە بێنە سەر سیاسەتی نەوت لە هەرێمی کوردستان کە گەورەترین قەیرانی بۆ دروستکردین بەڕای من سیاسەتێکی زۆر هەڵەبوو وەرە سەیری کە لە هەرێمی کوردستان بە دەیان کۆمپانیەکە نە خاوەندارەتیان دیارە هەساون بە بەرهێنان لە بواری نەوتە و ئێمە بە پشتبەستن بە بنەمای دەستوری عێراق مادە 111 لە دەستوری عێراق ئاماژە بەوە کات کە نەوتی عێراق مڵکی هەموو دانیشتوانی عێراقە واتە بەپێی ئەو مادەیە نەوتی سەرتاسەری عێراق بە نەوتی کوردستان و بە نەوتی باشوور و ناوەڕاستەوە نەوتی دانیشتوانی عێراق لەسەر کاغەز وایە جێبەجێ کراوە جێبەجێ کراوە. قسەکان تەواوکەم کاکشاوە ئێمە ئەگەر بینین لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام لە 2003ەوە بە تەحدید لە دوای 2004ەوە کە دەست کرا بە هەناردەکردنی نەوتی عێراق لە سەردەمی پرۆسەی ئازادی عێراق بە هەموو گەندەڵێکانەوە ئەگەرچی گەندەڵی زۆری تیاکرا لە ماسی عێراقەکەم بە شێوەیەکی گشتی ئەبینین زیاتر نەوتی بەسڕە و چالگەنەوتەکانی ڕومێڵە لە 90 بۆ 93 تا 2015-2016 ئەمان مەسەلەن بەرهەمی هەناردەی نەوتی عێراق بوون. کەلگەنەوتەکانی کەرکووک کە ئەکەوێتە بڕین هەرێمی کوردستانی خۆمان ناوچە دابڕاوەکان کە ئەمان پێڵێن کێڵەکانیش بڵێن کۆمپانیای نەوتی باکوور تەنها لە 4 و لە 5 بووە. بەڵام لە سوودەکەی هەرێمی کوردستان لەو پشکی لە 7 توانیوێتی کە سودمەند بێت زیاتر لە نەوتی کوێ لە نەوتی بەسڕە کە بەسڕە ئای خواردنەوەی نەبوو کات ئەوە محافەزەیەکی پارێزگایەکی منکوب و پارێزگایەکی سەرلێشەوە بووە بەدەست سیاسەتی حزبی بەعسەوە. بەڵام ئێمە لە دوای پرۆسی ئازادی عێراق توانیمان
زۆرترین داهاتی هەرێمی کوردستان کە لە 2003 و 2004 تا 2015 تا ئەو کاتەی هەرێمی کوردستان دەستی کرد بەم سیاسەتە هەڵینەوت 125 میلیارد دلار هاتۆتە هەرێمی کوردستان. پەرلەمانتاری بزوتنەوەی گۆڕان دەچنە بەغدا وەزیفەیان ئەوەیە بەرگری لە خەڵکی کوردستان و مافەکانی بکەن. چۆن دەتوانن بەرگریکن لە کاتێکدا ڕێنیشانی حکوومەتی عێراق دەدەن نابێ خەڵکی کوردستان مستەفید بێ لە نەوتی بەسرە بەڵام دەبێت نەوتی بیرانەوتەکانی کوردستان بدرێ بە حکوومەتی عێراق. بۆچی ئەگەر بەراوردێ بکەیت لە نێوان ئەو نەوتەی کە لە سۆمەوە عێراق دەینێرێ وەزعی عێراق تەجروبەی بەسرە باس بکە لەگەڵ کوردستان و سلێمانی و هەولێر و دهۆ کامیان پێشکەوت. ئێمە لە سەرەتای هەناردەکردنی نەوتی عێراقەوە کێشە هەبوو و گەندەڵی هەبوو دەوڵەتێکی دراوسێت توانیوەتی کۆنتترۆلی کۆمەڵک حەقلی نەوتی بکە بەڵام لە ئێستا چاکسازێکی زۆر لە کەرتی نەوتی عێراقی کراوە ئەمە بە قسەی حەقیقی بکەین. عەبدولجەبار لێهێبیەکە کە لەو کەسە سەرکەوتوانی کە وەزیری نەوتی عێراقا توانیوەتی چاکسازێکی یەکجار گەورە بکە لە کەرتی نەوتی عێراقا سەرڕای ئەوەی کە نرخی نەوت لە بازارەکانی گیان دابەزیەوە بەڵام بە زیادکردنی هەناردەی نەوت بە کەمکردنەوەی مشتەقاتی نەوتی کە لە ئێرانەوە بۆ عێراقی ئەمانە کۆمەڵک چاکسازی گەورن کە توانیوەتی داهاتی عێراق زیاد کە بەڵام لە هەرێمی کوردستان چی شتێک توانراوە داهاتی نەوتی عێراق زیاد کرێ و ئەو نەوتی کە لە هەرێمی کوردستان ئەڕوات ئەو شەریکاتە زۆرانی کە باسم کرد لە دنیای شتیوانە کاکش ئەو نمونەیەکە بۆ بێن و سەرەتا کە وەبەرهێنان لە نەوتی عێراقی کراوە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە کە بەریتانیا بە هاوبەشی یەک کۆمپانیا کردوێت کۆمپانیای ئێرانی کۆمپانیای ئینگلۆ ئێرانی کە هاتووە مەسەلەن ئیسtisماری نەوتا کردووە کۆمپانیایەک لەگەڵ کۆمپانیایەکی زەبەلاحی بەریتانی لەگەڵ کۆمپانیایەکی تر بەڵام لە هەرێمی کوردستان ئەم هەموو ژمارە کۆمپانیانە کە هاتوون نەخاوەندارەتیان دیارە نە بە شەفافی نەوت ئەنێرن نە داهاتەکەی بەو شێوەیە دیارە وەکە نەوت دابەزی ئەمان ناتوانی لە هەرێمی کوردستان بڵێن استراتیژێکی ئابووری دابنێن بۆی ڕزگار بن لە قێران بەڵام لە عێراقا ئەو چاکسازیانە لە نەوتا کراوە بەهۆی ئەوەی کە تاکە کۆمپانیایەک هەیە ئەو عالمی دیارە خاوەندارەتی دیارە. عێراق یەکێکە لەو وڵاتانەی کە غەرقی گەندەڵیە بەپێ ئەو بە هەرێمی کوردستان شۆ غەرقی گەندەڵی ئەو دراساتانی کە لە عێراقا کراوە کە لە عێراق غەرقی گەندەڵی کراوە سامپڵ و عینەی کە ئەوە ئەسلمێنێک کە غەرقی گەندەڵیە هەرێمی کوردستانیشی لەگەڵەوە گیرەوە. باشە بەڵام لە سەیری یانێ خزمەت گوزاری کە پێشکەوتن کە هەرێمی کوردستان زۆر پێشکەوتوترە تا عێراق ئەو پارەی کاتۆتە هەرێمی کوردستان لە ژینگەیەکی ئەمنی ساقڵم بووە ئێمە ئێرهاب نهاتۆتە ئێرە ئەوش زیاتر من فەزڵەکەی بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەگەڕێمە کە خەڵکی نیشتمان پەروەر بوون بواری ئەوان نەداوە ئێرهاب بێتە هەرێمی کوردستان بەڵام ئێم لە دوای 2023 ئەو حەجمە ئێرهاب و شەڕی تایفی لە بینی شیعە و سونە لە عێراق کراوە ئەوە بواری نەداوە کە ئاوادانکردنەوە لەو شوێنانە بکرێت ئەبوایە بەو ژینگە سیاسی و ئاسایش و ئەمنی کە لە هەرێمی کوردستاندا کێشەی مەسەلیمانیە ئەبوایە ئاوادانکردنەوە زۆر بە هیچ نازانی لەم با بڵێم سەقامگیری ئەمنیە لە کوردستان هەیە. بەڵێ من ڕۆڵی هێزی پێشمەرگە و هێزی ئاسایش و ئەمانە کەم ناکەینەوە بەڵام من باسیەوە بکەم سروشتی پێکاتی کۆمەلگای کوردستان ئەگەر چ ئێمە کەمینەیەکی شیعە مەسەب هەیە لە هەرێمی کوردستانە بەڵام کێشەی مەسەبیان نەکردوتە بنەمای پێکەوە ژیان زیاتر کێشە نەتەوەی نیشتیمانەکەمان کردوتەوە ئێمە دووچاری کێشەی مەسەبی نەبوون لە هەرێمی کوردستان ئەو ئێرهاب بەو شێوەیە لە هەرێمی کوردستان زەڕبەی نەیە وەک لەوەی کە لە ناوەڕاست و لە باشووری عێراق بوو ئەمانە بوونەتە هۆکارگەلێک کە حکوومەتی عێراق نەتوانێت کاری وەبەرهێنان بۆ شوێ لە هەرێمی کوردستان کە کرا لە ساڵان بەڵام وەرە حاڵی حاضر مقارنە بکە کاکشاهۆ ئێستا لە هەرێمی لە کوردستان جومبێلی ئیسلام هەبوو ئەنسارولی ئیسلام هەبوو گروپی توندڕەو هەبوون کە پاشکۆی داعشی ئەم دوایە بوون ئەمانە هاوردە بوون زیاتر ئەمانە ئێرهابی هاوردە بوون ینی لە ناو باشە بەڵام حکوومەتی کوردستان پێشمەرگەی پارتی وێکێتی ئەم شەڕیان کردنیان ئێمە ناڵێن پێشمەرگەی پارتی وێکێتی ئەڵێن پێشمەرگەی هەرێمی کوردستان پێشمەرگەش دابەش نەکرێت بابەسەوانە باش بەڵێ بەڵێ ڕۆڵی ئەوانی تیا بۆ وە هاوکات خۆ پێشمەرگەر چێ ئێمە هەمیشە بستنەوەی گۆڕان ئەو دروشمەی بەرز کردوەوە پێتوانێ من و ئاسایش لە ئەوەل یعنی لە ئەولەویەتی ژیانی خەڵکەوە بێت سەلامەتی لە هەموو شتێک گرنگتر بێت ئێمە وەکو وڵاتە دیکتاتۆرەکان باسی ئەوەکەین هەمیشە چەخمانەوە لەسەرەوە کردوێتەوە کە کلێن نەبێت لە نێوان هێزی پێشمەرگە و هاوڵاتی هەمیشە هاوڵاتی و هێزی پێشمەرگان هێز ئەمنیەکانی تر باش بڵێن بەشێک بن لە یەکتری تەواوکەری یەکتری بن بۆیە مەسەن ئەو مەسەن ئەو زانیاری ئیستخباراتی ئەوانە زۆری لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە دراوەتە دەستگاکان لەسەر میدیا و بانگەشەی بزوتنەوەی گۆڕان ئینتیباعێک هەیە زیاتر لە بانگەشەدا هێرش دەکەنە سەر با بڵێن پارتی یان هەندێک جاریەکێتی یان لە سوقل و ئیش و پرۆژەی حکوومەتی کوردستان کەم دەکەنەوە لە کاتێکدا
کە لە بەغدا هیچ لەسەر بەغدا ناڵێن ئەم قسانەی ئێوەش لەو کاتەوەی قسە دەکەی ینی دیوێکی جوانی حکوومەتی عراق پیشانی خەڵک دەدەیت و بە پێچەوانەشەوە بۆچی وایە ئێمە هەردوو لانەکەمان بە هەند وەرگرتووە لەبەرەوەی کە بڵێ نەڵێن ئێمە پێکاتی هەرێمی کوردستانین بە هەموو لایەنەکانەوە کە بەڵام بە وەختێک کە لە بانگەشەدا دەڵێن زۆرتر اعتیمادی بانگەشەکە لەسەرەوەیە بۆ ڕاست ئێمە بڵێ نەڵێن گۆڕان و لایەنەکانی تریش کە نوێنەران یە زیاتر نوێنەریان لە هەرێمی کوردستان و ناوچە دابڕاوەکان هەیە ینی ئەو لە بارودۆخی بەسەن ژینگەی سیاسی و ژینگەی ئابووری ژینگەی کۆمەڵاتی و ژینگەی حکومڕانی ئێمە هەموو لایەنێک مافیەوە هەیە لە هەڵبژاردن تەرکیز بخاتە سەر کەم و کورتەکان و سەر بەرنامەکانی خۆی بەڵام لە ئەمریکا پەرلەمانی عێراق بەڵێ ئەمە هەڵبژاردن نیە بۆ پەرلەمانی هەڵبژاردن بۆ پەرلەمانی عێراق بڵێ بەڵام ئێمە زۆر لیکمان هەیە بە عێراقەوە ئێمە ئەگەر چی دەستوری عێراق کۆمەڵی مادەی تایە کە بەسەرەن باش نین بەنسبەت هەرێمی کوردستان بەڵام کۆمەڵێک مادەی زۆر و زەوەنی تایە کە زۆر باشن بەنسبەت هەرێمی کوردستانەوە کە پەیوەندی ڕاستەوخۆیان بە هەرێمی کوردستانەوە مادە 4 مادە 9 مادەی 170 مادەی 121 مادەی 140 ئێمە ئەمانە کە پەیوەندیان بە هەرێمی کوردستانەوەی بۆ ئێمە لە منتەڵقی هەرێمی کوردستانەوە لە 4 ساڵەدا لەوێ بوون چیتان بۆ ئەو مادە نەکردووە ئێوە 4 ساڵی کە ئێمە لێوێ بووین کۆمەڵێک قەزەی نەتەوەی نیشتیمانیمان لە ناو پەرلەمانی عێراق گەری سەرۆکی پەرلەمان لە ئێوە بوو دەسەڵاتان لە بەغدا باش بووە ئەگەر باسی پەرلەمان بکەین واتە ئێمە ئەبێت بە هەموو یەک لایەن بەتەنیا ناتوانێت لەگەڵ لایەنەکانی تر ململانێ بکات چکە بەڕاستی کە تۆ پشت بە بنەمایەکی یاسایی ئەبەستی ئەبێت زۆرترین دەنگی بۆ کۆکەیتەوە واتە نەک پێویستە هەر پێویست بە کۆدەنگەکانی لایەنە کوردەکانەیە بەڵکو پێویست بە دەنگی لایەنەکانی چی یاسایەک لە بەغدا هەبووە دژی کورد بوو بێ ئێوە مەتەن نەتانێشت بێت تێپەڕێت ئەو یاسانەی کە هین بووە سەر ڕای ئەوەی کە هەنێک یاسا دەرکرا لە حکوومەتی اتحادیەوە بەڵام زیاتر بەهۆی چیەوە بوو پاڵنەرەکەی چی بوو پاڵنەرەکەیان ئەوان لەلاکەوە ئیسفادەیان لێ کرد ئەم گەندەڵی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەم حکومڕانیە ناجۆر و وێنە ناشینەی کە حکومڕانی لە هەرێمی کوردستان هەیە وای کرد حکوومەتی اتحادی بیقۆزێتەوە لەوانە مەسەلەن کەمکردنەوەی بەشە بودجەی هەرێمی کوردستان ڕاگررتنی بەشە بودجەی هەرێمی کوردستان ئێمە بەڵام شابەشانی لایەنەکانی سەر ڕای ئەوەی کە لایەنەکانی لە هەرێمی کوردستان زۆر دژایەتیەکی نامەنتەقیمان کردووە بەڵام ئێمە عەبادیمان وتووە هەوڵماندا و موچەی فەرمانبەران نەنێرێ بە پاساوی ئەوەی دەست فەرمانبەران ناکەوێ مەسەن چەند مانگێک موچە دواکەوتووە سەبەبی ئێوە بوون قسەی ڕاگەاندن ئای گۆڕان خۆیان گوتویانە ئەمە کاندیدی یعنی پەرلەمانتاری ئێوە ئەمەی گوتووە ئەمە قسەی من نییە بەڵێ ئەوە کاک شاوەکەن تۆ ئەمە بیکەی بە پرۆژە یاسا و پرۆژە یاسا بێت بنووسرێت بکرێتە ئەرشیڤ بەڵگەی هەبێ گستنەوەی گۆڕان لە کارنامەی خۆی لە پەرلەمان شتێکی وای باس کردووە کارنامە نابەست خۆی پەرلەمانتاری ئێوە ئەم قسەی کردووە تۆش دەزانی ئێوەش دەزانن پەرلەمانتاری ئێمە باسی ئەوەی کردووە کە پێویستە ئەو داهاتی لە عراقەوە ئەچێتە هەرێمی کوردستان تەنها مراقبەی لەسەر بێت چونکە پەرلەمانتاری ئێمە بەڵام پەرلەمانتار محەممەد وتی موچە نابێ بچێتە دەستی حکوومەتی کوردستانە مەسەن هەوڵدرا موچە بەبێ لە عێراقەوە باش لە عێراقەوە هەوڵێگە بوو کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان هەیبەت و وجودی نەمێنێ لەگەڵ محافەزات ئێمە هەیبەت و وجودی وەختی ئێوە واتان کرد ئاخر جار حکوومەتی عێراقی زانی بۆی ناچێتە سەر دەبێت لەگەڵ حکوومەتە تەعامل بکات ئێمە بەپێی دەستور با پێ بڵم مادەیەکێ ناوی مادەی 121 بەپێی دەستور باسی هەرێمەکانەکە و ئەگەر ئێمە سەری عراقین تاکە هەرێم کە دروست بێتەنە هەرێمی کوردستان دروست بووە سێ محافەزەی لە خۆی گرتووە بە عەربی پێوترێ محافەزات المنتەزەمە ڕێگەم بە ئەو سێ محافەزەیە مافی ئەوەی پێدراوە کە یاسا دەرکا واتە پەرلەمانی هەبێت مافی ئەوەی هەیە کە یاسا جێبەجێ بکات لەگەڵ خزمەتگوزاری کەواتە مافیەوەدا کە حکوومەتی هەبێ و هەروەها لە بڕگەیەکی تر باسی وەکە کە بودجەیەکی دیاریکراوی خۆی هەیە لە میزانەی عێراق کەواتە پێی ئەم یاسایە بێت بەپێی دەستور هەڵوەشێتەوە ئەگەر هەج لایەنێک محاولە بکات کە موچە ڕاستەخۆ لە هەرێمی لە حکوومەتی اتحادیەوە بدرێ بە محافەزات ئەبێت دەستوری بۆ هەڵوەشێتەوە ئێمە درک بۆوەکەین قەت باسی ئەومان نەکردووە بەڵام لە دەستوری عێراقیە لە دەستوری عێراقیە باسی ئەوەش کراوە کە حکوومەتی اتحادی مافی ئەوەیە ڕقابە بخاتە سەر ئەو بودجە ئێمە بۆی ئەڵێن با حکوومەتی اتحادی ڕقابە بخاتە سەر بودجە بەناچاری واڵین بۆی کە بندیوار نمێنێ بەڵام هەندێک پەرلەمانتاری ئێوە هەبوون دەنگی خەڵکی کوردستانیان زامن کردو بۆی نوێنەر و دەمڕاستی و مافەکانی خەڵکی کوردستان من بەڵام لە شاشە عەرەبیە شۆڤێنیەکانی عێراقەوە بەردیان لەگەلی خۆیان گرتووە زمان حاڵی
ئەوە ڕەنگە تەفسیری لانەکانی نارمان بکە تەفسیری ئەوانە ئەو قسانە ئەکرێت ئەوە بەڵام ئەوە لە ڤیدیۆکانە دەتوانی لە یوتیوب هەمویان ببینی ئەگەر ئێمە لە بستنەوەی گۆڕان بەیاننامەمان هەیە استراتیژی خۆمان هەیە وتەبێژمان هەیە کە قسەکانی ئێمە اعتیبار بۆ ئەوانە ئەکەین ئەمانە شتی ڕسمی بستنەوەی گۆڕانن زۆر باشە کەواتە مەبەسمە لە دکتۆر ئەحمەد حەمەغەریب بپرسم شرۆڤەی ئێوە بۆ کارنامەی گۆڕان و ئەم قسانەی کاندیدی ژمارە هەشتی بزوتنەوەی گۆڕان بەهرۆز عەلی چییە؟ زۆر سپاس لە ڕاستیە بێ لە بیرمان نەچێ بزوتنەوەی گۆڕانیش خۆی ئەو کورسیانێکەوە تەوقعێکە بەدەستی بێنێ بۆ کورسیانە ناتوانێت تعبیر لە کۆی هەرێمی کوردستان بکە بۆیە لە کۆتایی ئامانە وەکو من نمایشێکی حملەی انتخابی ئەیبینم پێویست بە تەوافقەکە لە نێوان هەموو کاندیدی لیستەکان لە هەرێمی کوردستانە تاوەکو بتوانن لە بەغا داکۆکی لە مافەکانی گەلی کوردکەن وەکو باسی لێو ئەکرێ چونکە لە ئەزمموی ئەم چەند ساڵی ڕابردووە پێمانەڵێ کورد لە بەغا کەمینەیە و بەهۆی ئەو دابشکاریە جوگرافیە عرقی کە لە هەرێمی کوردستانە هەیە ژمارەی کورسەکانی کورد لە بەغا محدودە و مامۆستا بەڕۆز تەرکیز لەسەر بابەتی مەلەفی نەوتەکە لە دنیاە کێشە تەنها لە پرۆسەی فرۆشتنە نییە و پارەگەڕانەوە لە پرۆسەی فرۆشتنی نەوتا بێ ئەکرێت ینی زامنی بەشێک لە کەمکردنەوەی گەندڵی لەو مەلەفا بکرێ ئەوەی کە بابەتێکی زۆر سەرەکیە بێ قەنەعەتمان بەوە هەبێ چۆنیەتی بە ئیستثمارکردن و سەرفکردنی داهاتی نەوتە لە کورسانە من نامێت دیفاع لە هەرێمی کورسان بکەم بڵێم کە سیاساتی نەوتی لە هەرێمی کورسانە سەرکەوتووە ئێمە لە ناو ژینگەیە کاژین لە ئاسی تموحی خەڵکانیە بەڵام بە بەراورد لەگەڵ بەغدایە زۆر زۆر باشترە بە حکمی ئەو خەدەماتانی کە لە کورسانە بەرەماتون لەگەڵ بەغدایە ئەوەی کە بەلای منەوە زۆر گرنگ بێت لە کۆتاییە بەهۆی دەسەڵاتی سیاسی کوردەوە منزمنیها بزوتنەوەی گۆڕان کە تایەتی لەگەڵ ڕێزما بۆ هەموو ئەو کاندیدانی ومێ دەکەم لە هەڵبژاردننی ئەم جارەیە کە چانسیان هەبێ ببنە نوێنەرمان لە بەغدا بەڵام پەرلەمانتار نەبووەتە وەفدی دەمڕاستی گەلی کورد لە بەغدایە بەهۆی ئەو جۆرە مامەڵەیی کە لە نێوانی کاندیدەکانی کورد لە پەرلەمانی عێراق و دەسەڵاتی سیاسی لە کوردستانە کە نەبووە توانی ینی تەسیری هەبووە لە تێکدانیا ئەتوانم بڵێم تاوەکو ئێستاکەشە ئەوەی کە ئەگاتە تەوافۆق بریتیە لە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی بەغدایە و پرۆسەی تەنانەت بودجەش لە اختصاصاتی حکوومەتایە ئەوەی کە ئەگاتە بەردەست پەرلەمانتارەکانی کورد لە بەغدایە تەنها طعندانە یاخود کۆمەڵە داواکاریە و ئەو داواکاریانە جارێکی ترە ئەچێتە چوارچەوەی تەسویتەوە و ئەو تەسویتانەش بە حکوومە بە حەجمی تۆ لە ناو کۆی گشتی کورسیەکان لە پەرلەمانە پێم وایە من وەکو کە چۆنەڵی کەسێکی سەربەخۆ شرۆڤەکارێک باس لەماکەم ئەگەر بێت و پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە هی کوردستان پێشوەختر بووایە پێم وابێت زۆر باشتر بوو وێنەیەکی ڕوونتر لە لای جەماوەری کوردستانە بوو بۆیە هیچ کامێک لەو لیستانی کە ئەچنە بەغدا پێم وانیە بتوانن نەنورایەتی گەلی کورد بکەن و نەبەغا وەکو نوێنەرێکی شەرعیان ببینێت لە کۆتاییە پێویست بە تەوافقێکا تاوەکو بتوانرێت داکۆکی لەو هێڵە سەرەکیانە بکرێت کاماژەی زۆر باشە دکتۆر فاتح سەنگاوی کاندیدی ژمارە 4 لیستی یەکگرتوو قسەی ئێوە چییە پێت وایە ئەم کارنامەی گۆڕان هەیەی دەتوانێت لەگەڵ ئێوە یا حزبەکانی تر هەڵکەن بۆ ئەوەی بە هەمووتانەوە داکۆکی کارێکی باش بن بە ناوی خوای گەورە و میهرەبان دیارە من وازانم کارنامەکان جگەل لە هەندێک سەرنج کە هەیە وەکەوەی جەنابەت باست کرد و کاک بەهرۆزیش قسەی لەسەر کرد کارنامەکان بە شێوازێکی گشتی کارنامی باشن ئێمە گیر و گرفتمان لە کارنامە نییە گرفتمان لە کارایە گرفتمان لەوایە چۆن ئێمە ئەو یەکریزیەی کە پێویستە بۆ گەلی کورد لە بەغدا دەستەبەر بێ دیارە ئەوەش دابڕاو نییە لە کوردستان ئێمە ڕاستە ئێستا باسی هەڵمەتی هەڵبژاردنە لە عێراقدا بەڵام ئەوەی کە دۆخی کوردی لە عێراق خراپ کردووە پەیوەستە بە کوردستانەوە بەشێکی بۆیە ئێمە ئەگەر بمانەوێت لە بەغدا یەک ریز بین لە بەغدا یەک دەنگ بین دەبێت ناوخۆی خۆمان چاکین دەبێت قۆرخکاری نەیەڵین دەبێت هەموو ئەوەی کە پێوتێ ماف و کەرامەتی خەڵکی کوردستان دابینی کەین و دەستەبەری کەین کەواتە ئەمە گرنگە بەڵام زۆر تاکیدکردنەوە و جەختکردنەوەش لەسەر ئەوەی کە وەک ئەوەی کە هەڵبژاردنەکە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بێ من بە ناهاوسەنگی ئەبینم و بەشێکی لەوە ئەبینم بەڕاستی ئەمە جۆرێکە لە پۆپۆلیستی و جۆرێکە لە هاتو هاوارێکە لە دوجارە ینی زیاتر بۆ ڕاکێشانی سۆز و عاتیفەی خەڵک ئەمە دەنگهێنێ ئەم شێوازەی بانگشە بەداخەوە ینی ئەبواە ئێمە عقل لە کوردستانە بە دوای ئەو هەموو کارە ساتە دوای ئەو هەموو شکستە عقل دەنگی بهێنایە بەڵام تاوەکو ئێستاکە عاتیفە دەنگەهێنێ تاوەکو ئێستاکە جۆرێک لە تەشیر و ناوزڕاندن دەنگەهێنێ
بۆیە ئەگەر سەیریش بکەی زۆربەی ئەو کاندیدانەی کە ئەیانەوێت ینی بڵی دەنگی زۆر بێنن ئیش لەسەر عاتیفە ئەکەن ئیش لەسەر ناوزڕاندنەکەن کە ئەمە دیاردەیەکی سەلبیە بەڕاستی ئەبوایە ئێمە وەکوتم کێشەی ئێمە وەکو دکتۆری ژووتی ینی بەشێکی پەیوەندی بە پەرلەمانتارەکانەوە هەیە بەشێکی تری پەیوەندی بە بوونی سیاسیانەی هەرێمی کوردستانەوە هەیە کەواتە جارێ ئەو بەڵیانانانی کە هەندێک جار پەرلەمانتاریەیدا من وازارم جاری وایە نەک لە توانای لیستەکەیانە لە توانای هەموو کوتلەی کوردیشان نییە جێبەجێ بکە کەواتە ئێمە ئەبێت لە ئاستی ئەوابین ئیشی پەرلەمانتارێک لە بەغداچی ئەگەر ئێمە بێتە بابیش بواری شخصی و کەسیەوە ئەوەندە قسە بکەین کە فعلەن دوجار ئەتوانین کاری لەسەرکەین و دوجار خەڵکی ببینێتەوە ئێمە چیە باشە دکتۆر ڕێبین سەلام کاندیدی ژمارە 20 لە لیستی 184 پارتی دەمەوێت دوای ناوبڕێک ئێوە وەڵامی ئەو پرسیارە بدەنەوە ئایا کارنامەی ئێوە یان کاندیدی ئێوە لە کەمپەینە کار لەسەر وەتەری عاتیفەی خەڵک دەکەن یان لەسەر هەندێک ئوسوسی عەقڵانی ئیش بۆ زامنی دەنگ دەکەن ناوبڕێکی کورت کەمێکی دیکە لام دەبێتە بەردەوامە بێت ئەم دەبێتە لە ئۆفیسی سەرەکی کات گرۆپە لە شاری سلێمانی بەر لەوەی بچینە ناوبڕەکە دکتۆر ڕێبین سەلام کاندیدی پارتی پرسیار ئەوە بوو ئایا بانگەشەی ئێوە لەسەر چ بنەمایەکە عاتیفیە یان زۆرتر بۆ عەقڵانیەتی دەنگ دەرێشەکەن بەناوی خوای گەورە و میهرەبان طبعاً سەرەتا وەکو تێبینیەک لەسەر کارنامەی برادرانی بزوتنەوەی گۆڕان و برای بەڕێزم کە مامۆستا بەهرۆز ئەوەی ڕاستی بێ کارنامەکەمان خوێندەوە ئێمە هەمووی پێکاتووە لە جێبەجێکردنی کۆمەڵێ مادەی دەستوری و بەدەی مخلیسیش ئێمە لە ناو ئەو لیژنەیە بووین کە 55 مادەکەی جەنابی سەرۆک باسی کرپاشێل کراوە لە دەستوری عێراقیدا ئەوە هەوڵ و هیمەتی هەموو پارتەکانی کوردستانە کە هەوڵ بدەین ئەو مادە دەستوریانە جێبەجێ بکرێ ئەوەی کە جیاوازە و جێی سەرنجە گەڕانەوەی داهاتینەوتە بۆ حکوومەتی عێراق وەکو باس کرا مادەی 111 خۆزگە مامۆستا بەهرۆز و بزوتنەوەکەی 111 و 112شی بخوێنایەتەوە لە دەستوردا مادەی 111 دەڵێ داهاتەکان بۆ هەموو گەلی عێراق بێ مادەی 112 دەستوری عێراقی تەنانەت عەرەبەکان خۆشیان ناتوانن داوای ئەو داواکاریە بکەن کە بزوتنەوەی گۆڕان داوا دەکات لەبەرەوەی نەوتی هەرێمی کوردستان بەپێی دەستور دەبێت ئەوەی کە دەرهێنراوە بە شەراکەت لەگەڵ بەغدادا ئیدارە بدرێ و ئەوەی تازە دەردەهێنرێ تەناهی ئیقلیمەکانە یعنی ئەمە ئەم قسەیە پێچەوانی خودی دەستورەکە خۆیەت یەبێ بچن داوا بکەن لەگەڵ بڵێن کوتلەی شیعەدا هەڵپەیمانی بکەن و دەستور بگۆڕن ئەگەر باسی گەڕانەوەی داهاتەکانی هەرێمی کوردستان بکەن بۆ سۆمۆ ئەمە دژی دەستورە خۆی یعنی دەبواە بزوتنەوەکە هەردوو مادەکەی پێکەوە باس کردە نەک مادەیەک هەڵببژێری کە لە مەسلحەتی عەرەبدا بێ و زمانی کوردی بێیت باسی ئەوە بکەیت ئەوە یەکێک لەو خاڵانە خاڵەکانی دیکەی بەرنامەکە یعنی کارنامەکە لە بەرژەوەندی عێراق زیاتر لە بەرژەوەندی عێراقەوە بە زمانی کوردی باز دەکرێت و دژی دەستور خۆشیەتی یعنی ئەو دەستورەی کە لە مادەی 111 دەڵێ سەربایەکان بۆ هەموو عێراقیەکان بێ ڕاستە ئەدی 112 بۆچی ناخوێنەوە دەڵێ ئەوەی کە لە هەرێم دەردەهێنرێت ئەو نەوتەی کە دەردەهێنرێ ئێستا و بیرە و بەرهەمی دەهێنرێت دەبێ بە هاوبەشی لە نێوان حکوومەتی مەرکەزی و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان نابێت و ئەوانەی تازەش دەردەهێنرێت هەرێمەکان بەڕێوەی دەبن ئەمە دەستور وا دەڵێ ناکرێتەوە مادەیەکی دەستوری کە لە قازانجی عەرەبدا بێ بەس بۆ لێدانی کیانی دەستوری هەرێمی کوردستان و بۆ لێدانی دارایی و بۆ لێدانی باری ئابووری هەرێمی کوردستان بچیت پابەت بی پێوەی و ئەوەی لە قازانجی عەرەبدا بێ بە زمانی کوردی باسی بکەیت ئەمە یەک دووەم ئاماژە کراوە لە کارنامەکەدا کۆمەڵێ مادەی دەستوری جێبەجێ بکرێ ئێمە هەمووی داواکاری هەموو لیستەکانی کوردستانە و ئەوانیش لە ڕووی ڕقەمیەوە جێبەجێی ناکەن دووەم فەقەرە لە کارنامەکەیاندا باسی قسێکی مۆنتسکیۆیە کە 1000 ساڵ پێش ئێستا توێتی جیاوازی بینی بڵێن فەصل بین السلطات یعنی فەصلی بین السلطات ئەمە شتێکە لە مۆنتسکیۆوە بڕاوەتەوە مامۆستا شارەزایە دەزانێ کارنامەی حیزب دەبێت جیاوازی بکەیت
چونکە بانگەشەی هەڵبژاردن بریتە لە دیاریکردنی جیاوازیەکان بۆچی یەکێک بەلیستی من دەنگ دەدا بەلیستی یەکێکی تر دەنگ نادا ئەبێ دەنگدەر بزانێ کە جیاوازی چییە لە نێوان کارنامەی پارتی لەسەر چی بنیادنراوە پارتی دیموکراتی کوردستان هەوڵ دەدا هاوپەیمانی بکە لەگەڵ ئەو لایەنانەوە ئەو تیارانەی کە ئێشتا ئیمانیان بە فیدراڵیەتی عێراق ماوە ئەوەی ڕاستی بێ ئەو تیمەی کە دەچێتە بەغدا لە ساڵ خاڵی سفرەوە دەبێت دەست پێ بکەیت چونکە ئێمە یەک موسساتمان نییە فیدراڵی بێ لە عێراقدا بە دەسەڵاتی جێبەجێکردنەوە بە دەسەڵاتی دادگاییەوە بە دەسەڵاتی تەشریعیەوە هیچی مۆدێلی فیدراڵی تێدا نییە بەڕێزان ئێمە وەکو کوتلەی کوردستانی لە سفرەوە ئەبێ بچین باسی جێبەجێکردنی فیدراڵی بکەین کەواتە ئێستا چانسی بەهرۆس علی کاندیدی ژمارە هەشتی گۆڕان هەیە قسەی خۆت بکە یەکێ لەو پرسانە کە پێشتریش گوتم ئەوەیە ئێوە پێتان وایە عێراق نەوتی بەسرا هی خەڵکی شیعە ئەگرێتەوە ئەیا بە خەڵکی ماڵکەنی لە سلێمانی یا خەڵکی خاتوناوا لە هەولێر بۆچی؟ لە 2004ەوە تا ئەو ڕۆژێک کە کورد دەستی کرد بە سیاسەتی نەوت بەڵێ موچە باشتر بوو بژێوی باشتر بوو ئێستا نەموچە ئەدرێ نازانین نەوت چی ئەمانە هۆکاری چین ئەمانە هۆکاری چین بەغدا بۆوە کا پێت وایە پەیوەندی بەو مادە دەستوریەوە هەیە وتم زۆرترین حەجمی هەناردەکردنی نەوتی چەلگەکانی جنوبە واش ئێمە ئیسفادەمان لەکرد و هەرێمی کوردستان بەڵام کە هەرێمی کوردستان پەنای بردە بەر ئەم سیاسەتە هەڵەی خۆی کە ئێمە لەگەڵ ئەوانین ئێمە هەمیشە پێمان وابوو هەرێمی کوردستان پێویستە شادەماری اقتصادی هەبێ پێویستە ئیستثمار لە نەوتا بکە بەڵام ئێمە لەگەڵ سیاسەتەکەی بەڵێ لەگەڵ سیاسەتەکەی لەکوێ یەک کۆمپانیا نەوت بفرۆشێ و داهاتەکەی دیاربێت لەکوێ دایان کۆمپانیاکە بێ خاوەنن هاتوونەتە هەرێمی کوردستان بە ئیعترافی خۆیان مامۆستا شاهۆ بە ئیعترافی خۆیان لیژنەی دارایی خەجیجەدلەی بیناوە لە ناو پەرلەمانی خۆیانە دەڵێ 8 میلیارد دینار ئێمە بە بۆنەی گەندەڵیەوە لە خاڵە سنووریەکانی بەغدادا کامە ڕوونە کاتێک کەس هەرێمی کوردستان مشکلیان هەیە ئەوە تا موچە بە سێمانگ نایرێت ئەو گەڕموچە بە سێمانگ نایرێت سەردەمی زێڕینی داهاتی هەرێمی کوردستان ئەو سەردەمە بوو کە نەوتی عێراق لە ڕێگەی یەک کۆمپانیاوە ئەوە سەردەمی سەدام حوسێن بۆچی پێتان وایە باس دوای 2003 بانگەڕێنەوە بۆ سەردەما بۆ خۆتانەوە دروستمانە بەرزکەنەوە ئەو داتان نایێت بزانم کاندیدی یەکگرتو بەڵێ ئێمە لەگەڵ ئەوین کەوا هەرێمی کوردستان فعلەن خاوەنی نەوت و ئیسیسماری خۆی بێ بەڵام بەدەستی ئەمانە نا چونکە ئەم دەسەڵاتە سیاسی ئەو نخبە سیاسی ئێستا ئیدارەی مەلەفی نەوت و غەیری نەوتی کرد شکستی هێناوە ماندوو بوونە پێویستەکە بگۆڕێن یەکگرتووی ئیسلامی لەناو حکوومەتدا بووە چەند مانگێکە کشاوەتەوە ئەویش لەبەر زەرفێکە دیارە دەسەڵاتی یەکگرتووی ئیسلامی کوردستان چەندێ بووە و مەسئولە بەرامبەر ئەو مەلەفانە ئەو وەزارەتانەی کە تیا کاری کردووە بەڵام ئێمە بێدان بەوەدا بنین کە ئەم نخبە سیاسی کە کوردستان و هەرێمی بەم ئاقارە گەیاندووە پێویستە بگۆڕێن لەگەڵ انتخاباتەکە وەستان لێ نین نا هەموو شتانە ڕوونەکە ئێمە چۆن لەگەڵ یەکا بووینە دەسەڵاتی حیزبەکانی تر چۆن بووە ئەم دەسەڵاتە بەڕاستی ئێمە لەگەڵەوانین بچینە ژێر دەسەڵاتی حکوومەتی فیدراڵیەوە بەڵام لە کوردستان گۆڕانکاری بکەین گەلێک سپاس قسەکانی کاگڕێبین بەرنامەی بستنەوەی گۆڕان کە نۆتەوە پێکاتەوە بەڵێ پشتی بەستووە بە بنەما دەستوریەکانی عێراق ئەمە یەک پشتی بەستووە بە واقعی جیۆسیاسی و دیمۆگرافی هەرێمی کوردستان کە ئەمە دوو خاڵی زۆر بەهێزە بۆ پاراستنی کیانی سیاسی ئێمە نەگۆگە ئەو پرۆژەی جەنات هەمووی داڕشنە پرۆژەکەی هەمووی داڕشنە ئەمانشتی داڕشنن هەموو دەستورەکە بێ وەرگری نابێت بەشە وەرگری کە قازانجی بەغدای وەرن مقارنەی بەرنامەی سیاسی بستنەوەی گۆڕان و بەرنامەی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بکەن ئەوە ئێوە هەمووی داڕشنە هەمووی دروشم سازیە باسی یەکریزیەکەن باسی کاکە یەکریزی لەسەر ئەساسی چاکسازی سیاسی ئەکرێت یەکریزی لەسەر ئەساسی تەبایی سیاسی لە هەرێمی کوردستان ئەکرێت بەڵام ئەمە هەمووی ئەرقامە هەمووی داتایە ئەرقامی چی دەتوانانی سیاسی باسی باشە ئەمە عناصری بەرنامەی سیاسی ڕۆژعەلی نەک بەرنامەکەی ئێوە هەمووی داڕشتنەوە لە وتاری سیاسیەت لەو 4 ساڵەدا لە بەغدا بۆ پێ ئەو دەستورە توانیوتانە چی بکەن بۆ کوردستان ئێمە بۆ دکتۆر ئەحمەد ئاماژەی بۆەوە کرد بستنەوەی گۆڕان 9 کورسی هەیە بەڵام ئەی ئالانەکانی تر چی باسیەوە کرد جێگەی سەرۆکی پەرلەمان لە بزوتنەوەی گۆڕاوە هەندێک بڕیار سەبارەتەکانی دیارە و سەرپەرشتی کۆمەڵێک جەدۆل و ئەجەندای کۆبوونەوەکانەکە خۆ مەسەلەن بۆ نمونە کە دەزانن خۆم جارە لەوە تا زیاتر زۆر لە یاساکان زۆر لە یاساکان
هەندێک لە یاسا بە پێچیدا ئەغلبەی بەسیطت هەیە و ئەغلبەی مطلق هەیە لەگەڵ دوو لە سەرسەیەکی ئەمانە بەچی کۆ بێتەوە ناو پەرلەمانی عێراق بەنەوە کورسی بەڵام ئێمە توانیمانە قەزەکان بۆ ڕوژێنین بەڵام ئێمە سەر خاڵی کاک شاهۆ ئەو باسیەوەکە وەزیری خارجی عێراق وەزیری دەرەوەی عێراق کە معنی بووە بە جێبەجێکردنی یەکێک لە بڕگەکانی مادە 121 کردنەوەی نووسینگەی هەرێمی کوردستان واتە کردنەوەی نووسینگەی هەرێمە فیدراڵەکان لە باڵێۆزخانەکان ئەو بوو دوو دەورەیە وەزیری خارجی باشە بەدەست پارتی دیموکراتیک پەرلەمانتارن ئەگەر دەزانن پێتان ناکرێت بۆچی دکتۆر مستەفا ڕەمەزان بە شێوەیەکی ڕەسمی ئەو واگەتان لە داداری قساکە مادە 4 باسی زمانەکە زمانی فەرمیداری لەسەر خارجیەی عێراقی نووسینگەی ڕسمی خۆیان هەیە تا قەوڵاتەکە من چوم بۆیەوە بینیوە بە چای ئەوە چەند سەفارەت فەنگمەنێن بە تاریخیەوە بۆچی چەند سەفارەت ئێمە چەند سەفارەت من چوم بۆ نەمسا بینیوە بە چای خۆ ئێمە ئەوەیە گرفتی ئێمە ئەوەیە بەڕاستی هەموو ئیش لەسەر ڕابردووەکەین کە تێکمان داوە بەڕاستی ئێمە بێ بیرکەینەوە ئەو خەڵکە ئێمە ماندوو بووە ینی چ لە موچەوە چ لە نەفسی و دەرونیەوە سیکەین ئێمە بێ بەرەو بە ئاخارێکا بڕۆین ینی دۆخی خەڵکی باشکەین و ناوخۆشمان وگڵی ئەو درزەی تێکەوتوە نەهێن ئێمە ئەبێ ئێستا کار لەسەر ئەوە بکەین بەداخەوە کە هەڵمەت هێڵبژاردن ئێمە لەگەڵ ئەوین کە تا هێڵبژاردن خۆی دۆخێکی تایبەتە بەس ناکرێت ئەمە هەروە بەردەوام بێ درستە قسەیەکی خێرا کاکشاویە کۆمە لە سەقسەکانی مامۆسەفاتی ژێن ئەگەر ئێمە کێشەکان تهدید نەکەین نزانین حجمی زەرەرەکەی چییە چۆن ئەتوانی چارەسەری بۆ دابنێت بینین ئێستاکە کاری لە پێشینەی خەڵکی بریتیە لە موچە و ژیان ئەگەر بێت و سیاسەتی نەوتی وەک ئەوەی کە دکتۆر ڕێبین باسیەکە بەم شێوەیە بەردەوام بێ بەبێ هیچ زەماناتێک بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە باشتر ئەکرێ پێم وا بەردەوام بوونە لە سیاسەتێکی نەوتی و ئیدارەکردنی ئابووری ژیانی خەڵکی لە کوردستان بە شێوەیەکی خراپن لەسەرەوە باسمان کردووە زمانی داهات هەرێمی کوردستان زمانی نەوتی هەموو عێراق بۆ هەرێمی کوردستان چۆن بێ باسمان کردووە یانێ ڕێی ئێوە وایە لە بەرامبەر موچەیەکی زەلیلانەدا بۆ خەڵک دۆزی کورد ئیدی لەگەڵ ئەمەدا لە بەغدا دیزە بە دەرخۆنە بکەن نەخێر ئێمە پێم وتی ئێمە زیاتر تەرکیزمان لەسەر ئەو مادانە کردووە کاکشەو چین بە شەراکەت موسڵێکی وێران 100 میلیارد دۆلاری تێچێ مووسڵ ئەبێ لە گیرفانی مامەستاشاوە تۆ من و مناڵی ئێمە دەربێنرێ چاکرێتەوە نەدەستمان هەبووە لە تیرۆرە نەدەستمان نەبووە لەوەیەکەوەکو لینیگراتی لێهاتووە وێران بووە ئێمە بۆ نەوتی خۆمان بێ بە چاکردنەوە باش ئێمەش حەجمی زیانەکانی ئێمە باسی وڵاتێکی وێران چارەسەر بکەمەوە دەستیشم تێم نەبووە لە وێرانکردنیە ئەمەیە حکمەتەکە حکمەتی دارایی زۆر باشە چانسێک دەم بەمجانی لێرە دانیشتون مایکەکە ئێوە ئەتکا فەرموون ئەم کاتان باش من یەک پرسیارم لە کاک بەرۆزی بەڕێزێ ئایا بزوتنەوەی گۆڕان بە نۆ کورسی وەزیرێک و جێگی سەر پەرلەمان و چی بۆ خوتی خەڵکە خەڵک ئێستا برسیە بەسڕا خەڵک پارێ ئەمە پرسیار کاک ڕێبین ئایا پارتی دیموکراتی کوردستان بۆچی خەڵکی کەروکی بەجێش هەمان حکومەت هەمان عەبادیە باشە لە مووسڵ ئێوە ئیدعاکەن بۆی کورسێ زیاتر بێنن بەڵام بۆ خەڵکی کوردستان ئایا پێتان وانە مەلا مستەفا کاتی خۆی لەسەر کەرکووک قەزەی کوردی و خۆتان هینە بەس بەر ئێوە هەردووکی وازح بەڵێ چانس بە برادەرەکانت بدەیت لانی میانڕەوی یەگرتو ئێوەکو خۆتان وەکم فەکیر لە یەگرتووە کاریگەریتان لەو بوارەیە کە ئیرهامی فکری ناتوێرێت چۆن بوو گەلێک سپاس وەڵامی خێرا ئەرکی پەرلەمانی هەرێمی کوردستان گەڵ ئەرکی پەرلەمانی عێراق جایە ئەوەی جەنابەت باسی کرد بژێوی خەڵکو و ئەم نەهامەتێکە هەیە ئەمە زیاتر عیلاقەی بە ئەرکی پەرلەمانی هەرێمی کوردستان هەیە چکە وەکو من ئاماژەم پێکرد لە مادەکانی تر ئێمە بۆ ئەو مەبەستەشە پرۆژەمان پێ بوو بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە ئەو چەند ساڵێکە لە عێراقا بووین هەوڵمان داوە کە پەیوەندەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت بۆ ئەوی بتواندرێت کاکە تۆ بۆ تۆ جارە نابێ قسەکەم تەواوکەم من وەڵامی ئەو بەڕێزە ئەدەمەوە بە یارمەتیت باش لەسەر ڕای ئەوەش ئێمە توانیمانە ئەو پەیوەندیە ناڕێکەی کە دەسەڵات و بەتابەتی پارتی دیموکراتی کوردستان بوو بە هۆکاری ئەوە بتوانین سەر لە نوێ ئەبێتینەوە و ئەمە خاڵێکی تر چەندین جارە هەوڵمانداوە داهاتی دزراوی هەرێمی کوردستان کە چۆن چۆ بۆ بانقەکانی ئەوروپا و دەرەوەی هەرێمی کوردستان جارێکی تر بین بۆ لە ڕێگەی لیژنەی نەزاهی عێراقی و لیژنەی نەزاهی هەرێمی کوردستان بین بتوانین باشە هەر خەڵک کا لەسەر ئەوانە ئێوە کاندیدن وەختی دەڵێن داهاتی دزراوە ئەوانە دەبێت لە وەتەری عاتیفەی خەڵک نەدەن بە چ دەلیلێکی مەلموس
باقەکەمان بەرێکە ڕقم دیارە بانکێک زانانی چۆن زانێت ئەو جدۆلی ئەو نەوتە نەوت چۆن هەنار دەکراوە داهاتەکەی باش چۆتە کوێ زۆر باش. کامانە یاسامان هەیە وەڵامی ئێوە بۆ پرسیارە بەڵێ باش. ئاسانیە کەرکووک توانین و بەڵگە سەجاد. بکەین وەڵامی ئێوە بۆچی لە کەرکک بەشدار نەبووین کەرکک لە ژێر حکمی ئەسکەرتاریدا بە پێی یاسای نێودەوڵەتی هیچ دەوڵەتێک هیچ وڵاتێک ناتوانێت پرۆپاگەندەیەکی ئاشتیانی تیادا بکرێت شنگار بە هاوکاری لەگەڵ سوپای پێشمەرگەدا کە خۆیان یەزیدین لەوێ شارەکە بەڕێوە دەبن شنگار خۆی بریندارە جەنابی سەرۆک گوتی با لەوێش خوێنێکی دیکە نەڕێژرێت ئەگەر مادام بە متعاونی بە هاوکاری ئێوە بە خۆتان وەکو یەزیدیەکان دەتوانن شارەکە بەڕێوە بەر بەڕێوە بەرن باشە لەوێشە ئەگەر وەزارەتی تێدا دەکرێت با بکرێ بەڵام کەرکووک ڕادەست کراوە ئەو پارتانی کە لەوێ ئێستا لە کەرکووک بانگەشە دەکەن نە عەلەبێکی کوردستان نە عەلەبێکی حیزبەکانی خۆیان بە ئازادانە دەتوان دابرێن کارتی دەنگدان لە 190 دابەش کراوە بەسەر خەڵکدا بە کیسە و عەلاگە و دەرزەن ئەیەن بە خەڵک بچێت دەنگدا یەک حیزبی سیاسیش لەوێ بۆی نەبووە چاودێری هیچ پرۆسەیەکی دابشکردنی کارتەکانی دەنگان دکتۆر سەنگاوی وەڵامیەوە چێت تکایە کاکڕێبین فەرموو ئێمە یەکەم حیزبین کە بە کردەوەمان زۆرە بەڵام بانگەشەمان یا بڵین زۆر مزایدە ناکەین یەکەم حیزبی مەدەنی ئەوەی کە پەیوەندی بە پرسیارەکەی بەڕێزیانەوە بوو یەکەم حیزبی مەدەنی لە هەرێمی کوردستانە و یەکەم حیزبین کە داوای دژایەتی گەندەڵیمان کردووە لە لیستی پەرلەمانیە بۆ بەغدا لەو پێناوە قوربانیمان داوە لە ڕووی ئیرهابی فکریەوە ئێمە ئەتوانین بڵین سەمامی ئەمان بووینە بۆ گەنجانی کوردستان دۆخێکمان سازاندووە کە مرۆڤمان دروست کردووە لە وڵاتە ئەمە توانم خزمەتێکی گەورەیە بڵین زۆر باش خەڵکی هەرێمی زۆر باش تۆوتت کاک بەهرۆز هۆکاری ئەو وەزعی بەسەر کەرکووک داهاتووە چییە؟ هۆکارەکەی دەسەڵاتە لە چییە؟ ڕێگەم بە ڕێگەم بە باسیشتی تر بکەم ئەمە باسی شنگالت کرد میر تەحسین بەک لەو بەرنامەی جەنابتەوە من گوێم لێ بوو وتی 2 مانگ پێش ئەوەی شنگال بگیرێ من داوام لە دەسەڵاتی کوردی کردووە بەس چەکمان بۆ بنێرن ئێمە خۆمان ڕاهێنان بە ڕێزیدەکانی خۆمانەکەین ئەگەر دەسەڵات بەتەنگ ئەو داوای میر تەحسین بەگی میر ڕێزیدەکان بێتە شنگال ئەوەی بەسەرانە ئاهات ئەوە بەپێی قسەکانی کاتێککە هێرشەکە بەڕسمی هەر هەموویەکێتە ئەسەریەوە لە بەرنامەکەی جەنابەت بوو لە بەرنامەکەی جەنابەت کاتی هاتو هێرشەکە بوو بەڕاست شنگار برینارە ناتوانێت جارێکی تر ئەو بەرگەی بگرێت بەسەر کەرکووک کێ بەسەریانە کراوە ئەوە دەسەڵاتە ئێستا باشە وەزعی شنگار باشترەیە کەرکووک ئەو جوابم بەرەوە وەزعی کەرکووک باشترەیە شنگار من باسی شنگالەکەم کە داژین کە کەوتە دەست داعش کە ئەنفال دانیشتون بانگەشەی هەڵبژار کەرکووک ناتوانانی ئاڵایەکی کوردستان بکەی باسی ئەو شتە دروشمیانە و نەتەوەی دروشم باس نەماوە ئێوە خیانەتان کردو باسی ئەو قسەی میر تەحسین بەگە ئێمە لە پەرلەمانی کوردستانە هەفتە ساڵە حیزبی ئێمە یەک سەعات خیانەتی نەکردووە لە بیلەت دۆی گۆڕان لە پەرلەمانی کوردستان وتی با بچین هێز بنێرین با باوەڕ نابێت پرچەک بکەین خەڵکی شنگال ڕابێنین ئێستا ئەوە بەسەر شنگالانە ئاهات کەواتە ئێستا دەمێت ئەڵە چی بەسەر شنگالە هاتووە ئەڵە چی بەسەر شنگالە هاتووە شنگال باشترەیە کەرکووک ئەڵێم چی بەسەر ئەو هەموو یەزیدیە ناموسیان ڕۆی شەرەفیان مساعدە بکە مەبەست لەوەی شنگار وازەحکە ئەڵێم مادام پێشمەرگەی کوردستان ئەو خەڵکەی کە لەوێن بە ناوی حەشدێکەوە کە خۆیان ێزیدین پارێزگاکان خراوەتە ژێر کۆنتڕۆڵیانەوە و حیزبە کوردستانیەکانیش دەتوانن لەوێ بە ئارەزوی خۆیان بانگەشەی هەڵبژاردن بکەن بەڵام کەرکووک ناتوانیەوە بکەیت کەرکووک ڕادەست کراوە کەرکووک خیانەتی تێدا کراوە کەرکووک لەژێر حکمی ئاسکەرداریدایە بەداخەوە فەرقی هەیە عەرز و عەسپان نەکەرکووک دۆخی باشە نە شنگال باشە هەمووی مای ڕیسواییە بۆ ئەو دەسەڵاتەی کە بۆ ئەو خیانەتی کە لە 16 کۆبرا کرا بە هەر حاڵ لەبەرەوە نابێت بڵێن ئەم باشە ئەو خراپە هەردووکی وازە کامیان باشترە ئەهوەنە شەڕی مامۆستا هەردووکیانی بەڵێ تۆ مسلمانی دەڵێ ئەهوەنە شەڕین كمان كاتم الشرين طبعا لا شرين هو شرين كامل كاك بهروز داعش او الشنقال حالك وابو بلام كان شارع عراقي لك فتريكي كورتا داجير اما تواني كارب كاين داعش شنقال دوري اي ولا شري داعش داچي بو كوبز اما نهز مان هي نم داوي بدل دور مان البرلمان شري كردو بو دوركي كم دكنا كاكا بلغما ولا جلسي برلمان كموصل جيراوا فراكسيوني بسوي غوران داواي كردوكا بلغنجك بلا برو اخذ داوا كردن شي شر فعلي اما شري برلمانيه كاين اما هيس مانيه هيز تايبتمانيه دوي تايبتمانيه شري برلمانيه كاين البرلمان داوام كردستان نمێنێت داوام کردووە کە تدریب بە خەڵکی شنگال بکرێت
تێگەی کراوە هێزی پێشمەرگە ئێوە هێزی پێشمەرگە لەوێ لەو کاتەوەی کە مووسڵ گیرە هێشتا 2 مانگی ما وشەکات گیرێت بەتەنگ ئێوە نەڕۆستەکی بۆ نەنادە لێزی بۆ نەنادە پێشمەرگەی پارتی و یەکێتی حزبی سۆسیالیست و ئەوانەی تریش بە حزبەکانی ترش کە پشتگیریان کردووە بەڵام وەخت پێشمەرگە شەڕی شنگالی کردووە قسەی پارتی و یەکێتی ئەوەیە ئێوە لە ناوخۆدا زەختان خسوەتە سەر حکوومەت لە کاتێکدا لە شەڕێکی خەتەرا بۆ لەگەڵ هێڵی بەرگری دابدرایە شنگال دانەندرا ئەگەر دابنرایە بۆ بە ئاسانی ناگیرە دوای 2 مانگ کاک بەهرۆز حکوومەتی کوردستان لە شەڕدا لەگەڵ داعش خۆخون لاگری پارتیە خۆی یەزیدیەکان بۆ خۆیان وتیان شنگار برینارە ناتوانێت بەرجێشێکی هاوبەر لە کەرکووک داوایەکەین ئەمانەوەی هێزێکی هاوبەش بچێتە کەرکووک ئەو هێز هاوبەشە ئێستا لە شنگار مەلەفەکان تێکەڵ مەکە تکایە پرسیاری ئەوەی مایکەکەی پێت کایە فەرموو بەڵام پرسیارێکی خێرات کایە سپاس بۆ تۆ بۆ تۆڕی میدیای ڕوودا و لە بەڕێز کاک دکتۆر بارۆزە پرسم ئەگەر پەرلەمانتارەکانی گۆڕان بە 9 پەرلەمانەوە چوونە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڵام و کاتی گەڕانەوە نزیکی لە 100 بە گۆڕانی نەگەڕانەوە چی گرنگتیەک هەیە ئەمجارە دەنگدەری گۆڕان دەنگ بداتەوە بە گۆڕای ئەمەوێت لە دکتۆر فاتح بپرسم زۆر کەمە دەبێت چانس بە برادەرەکانت بدەی قسەی خۆیانە بێت زۆر سپاس کاک بەهرۆز فەرموو بەڵێ کاکە جەنەمە ئێستا ئاماژەم پێکرد ینی زۆربەی زۆری یاساکان لە پەرلەمانی عێراق بەسێ زۆری ناڕوە زۆرینەی سادەت هەیە واتە لەو جەلسەیە چەند کەس بوو چەندی زیاتر بۆ زۆرینەی ڕەها هەیەوەتە ئەغلبەی مطلق 50 زایدەگەر زۆری دوو لە سەرسی ئەمە بەتەنها بە بزنەوەی گۆڕان ناکرێت دەڵێ زەمان چییە پرسیارەکە زەمان چی ئەو پەرلەمانتارانەی دەچن واز لە گۆڕان ناهێنن لەوێ بەڵێ ئێمە وەکو کاندیدەکانی بزنەوەی گۆڕان پەیمانمانداوە عهدمانداوە بە حیزبەکەی خۆمان ئەم بەرنامە سیاسی بزنەوەی گۆڕان جێبەجێ بکەین بەڵام لە پێشی شەو پەرلەمانتاری ئێوە ڕۆشتن لە شاشا عەرەبیەکانەوە بە دژی حکوومەتی کوردستان و گەلی کوردستان تەفسیری خۆتانە کاکشاوە ئەو ڤیدیۆکان کەناڵەکان خۆشت بینیوتن دەزانی ئێوەش بینیوتانە دەسەکە کەشف بوو تەواو بەستم بۆچی بە دژی میلەتی خۆیان لە ساڵحی حکوومەتی عێراق چییە تۆ برسیکردنی خەڵک دژی میلەتە ئێمە باسی شتە کلاسیکانە نەکەین باسی نەتەوە حکوومەت ئەمڕۆ ڕۆژ باو باوی تەنمیە بای پەرەپێدانە بای ئابووری باشە خاکمان هەیە کێشەی کیانمان هەیە کێشەی دەوڵەتمان هەیە باشە وەختی بە پرسیارێک لە ئێوە زیاتر لە 3 ساڵ موچەکەم بوو وەختی حکوومەتی کوردستان موچەی بۆچی بزۆستەوەی گۆڕان پێشوازی لێ نەکرد بە ڕێکخراوێکی زۆرەوە لە بەرامبەر چاکردنی موچەی خەڵکدا تازەگی قسەیان ئەگەر داوای بەرژەوەندی خەڵک گۆڕان هەمیشە خاوەنی شعاری چاکسازی سیاسی تەبەنیکردنی ئیسلاحی سیاسی لەگەڵ جاتیکردنی گەندەڵی کردووە پێشتریش یعنی چی خۆمی کا بە کوردی کاتێک چاکسازی سیاسی یعنی چی چاکسازی سیاسی ینی تۆ بۆ مشارەحەکەی ئەوەڵا بۆ مشارەحە ینی ریفۆرمی سیاسی چاکسازی لە پایەکانی دەوڵەت جاکردنەوەی حیزب لەناو حکوومەت چاکسازی دەوری خێڵ من جواب بدەم ئەگەر مامۆستا مەجال لەوە قسەکەمان زۆری دوور نەبن لە یەکەوە چاکسازی سیاسی ئەوەیە کەوا تۆ دام و دەستگات هەبێ تۆ ڕێز لە مرۆڤەکانی خۆت بگری تۆ موچەت هەبێ تۆ احتیکاری سوڵتە جاکردنەوەی حیزب لە حکوومەت بەڵێ احتیکاری سوڵتە و دەسەڵاتت بێت کە ئەمانە لە کوردستانە نەبوو بەڕاستی زۆر باش تۆ بە ناوی یەکێتیەوە لە ناو حکوومەتا بووی بە ناوی حکوومەتی بنکەفراوانەوە لە ناو حکوومەتا بووی ئیتر جیاکردنەوەی حیزبانەی تازەگی دروست بوون لە سلێمانی دەنگی گۆڕان دەبن ئێمە باسیەوە بکەین یەکەم بزانین وەڵامێکی خێرا وەڵامێکی خێرا نەخر پێمان وانە و حیزبانە دەنگی کێ بە دەنگی بستنەوەی گۆڕانبەرێ حیزبێک دروست بووە ئەوە لەناو هەناوی یەکێتی نیشتمانی کوردستان هاتوۆتە دەرەوە دەنگەکانی ئەوە بە ئەمە یەک بەپێی ئەم لە سلێمانی با سلێمانی یەکەم دانانی ئەم 18 کورسیە بەپێی سیستمی سانتلیگۆش لە پەرلەمانی عێراق تعدیل کراوەتەوانێ ئەمە لە قازانجی لیستی گەورەی ئێمە تاکەلیستی گەورە لە سلێمانی بۆ دەنگەکانی خۆمان بەزیادەوەێنینەوە زیاتر بە یانێ بە دژی پارتیە لە جیاتەوەی لەو حیزبانەی کە منافستانن لە سلێمانی نا ئێمە هینەکەمان دژی دەسەڵات بۆ باشە مادام ئەوازانێ بۆ لە کەرکووک نهاتن بە لیستێکی یاوبەش مادام ئەوازانێ سانتیگۆزانێ چیە ئەبێ بە لیستی یاوپەیمانی ئێمە دەنگ زۆرێ وە کێشەی کەرکووکمان هەبوو وتمان برا کە بۆرن بە یەک لیست با داخڵ بین نهاتنە پێشەوە بەسڵەحەتی حیزبایەتی و شەڕە کورسیەتی نهاتنە پێشەوە مادام ئەوازانێ با بە حیزبەکە بووتە
با بە یەک لیست داخل سەیرە پارتی توێکاندید کردووە مشتە بە هاش و هوژ و ببورن هیچ کات ئاخر لەبەرەوەی یەکێک خۆتان قسە بکە چاوەڕێ و ناکرد بەمەنطق قسە بکە بە منطق و بە عیلم قسە بکە منطقرە لای خۆت جوابی خۆت هەیە بەوە منطقەکەت ئەو دەستوریەوە هەوڵی ئەوێ سپاس بۆیەوە